بە گوێرەی دوایین زانیاریەکان هاوپەیمانی ئۆپێک پلاس لەسەر زیادکردنی 100,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە مانگی ئەیلول ڕێکەوتن و بۆ زانیاری زیاتر کۆژین ئەحمەد کە شارەزای وزەیە لە ستۆدیۆ لەگەڵماندایە. سڵاو لێبەیە کا کۆژین، پێمان بڵێ ئەو کاریگەریانەی کە یاخود ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ دەرهاویشتەکانی چییە بێت؟ گۆڕانکاریەکی وا ئەخاتە بازارەوە بە تایبەت ئەو بڕێ کە زیاد کراوە؟ بنای خۆی بەخشنەوەیان خۆشحاڵم جاری کە لێرەم. ئەمڕۆ کۆبنەوەیەکی لەسەر ئاستی وەزیرانی وڵاتانی ئۆپێک بە ئۆپێک و نەن ئۆپێکەوە کە بە هەمان ئەگوترێ ئۆپێک پلاس لە ڤێنە بەڕێوەچێت. بەپێی دوایین زانیاریەکان ڕێککەوتون کە ژمارەیەک 100,000 بۆ 200,000 لەسەر ئاستی تەواوی ئۆپێک پلاس زیاد بکەن کە ئەمە بە پێ ژمارانەی کە هەیە لە مانگی ڕابردوودا ئۆپێک پلاس 43 میلیۆن بەرمیلی ڕۆژانە خستۆتە بازارەوە. لە مانگی ئەیلولدا پلانەکە وایە کە 43 میلیۆن بمێنێتەوە، بەڵام ئەو 200,000 زیاتر بکەوێتە بازارەوە. لەنا ئۆپێک پلاسدا تەنیا دوو وڵات دەتوانن لە حاڵی حازردا بەرزکردنەوەی ڕێژەی بەرهەمێنانی نەوتی خۆیان زیاد بکەن، ئەوانیش سعودیە و ئیماراتن. هەردووکیشیان لە بەپێی سەردانەکەی بایدن بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست هەردووکیان پابندی ئەویان نەسەلماند کە بە ڕێژەیەکی دیاریکراوە یا بە ڕێژەیەکی داواکراوی ئەمریکا نەوتەکان زیادەکەن. هۆکاری چی بوو کە داواکەی جۆ بایدنیان خۆی جێبەجێ نەکرد؟ چەند بێزگە لە هۆکارە جیۆپۆلیتیکیەکان هۆکارێکی ناسەقامگیری بازار هەیە. جەنابتان ئاماژەتان پێ کرد لە ئێستادا نەوت بە 98 پوینت شتێک ئەفرۆشرێت، لە کاتێکدا 18 کاتژمێر پێش ئێستا بە $102 بوو. ینی ئەو بەرزمزمیە بەرفراوانەی کە ڕوو ئەدا دوای لێ کردووە کە سعودیە و ئیمارات کە تاکە دوو وڵاتن قدرەتی ئەویان هەیە زیاد بکەن خواستی ئەویان نەبێت لە بەرەوەی ئەترسن لە کاتی زیادبوونی بەرەمەکان دیسان نرخی نەوت دادەبەزێ ئەو وەختە تەنیا کێشە ئابوووریەکان بۆ ئەو دوو وڵاتە ئەمێنێتەوە و لایەنی ئابووریان لەوە چێ بە شێوەیەک لە شێوەکان کەم و کوڕیپەوە باشە. رووسیا لەم هاوکێشەیەدا هیچ رووسیا لە کاتی ئێستادا لە دوای ئەوەی لە شوباتی ڕابردووە جەنگێک ڕوویداوە لە زۆربەی وڵاتەکان سانکشن یاخود سزای ئابووری خراوەتە سەریکە ئەوروپا یاخود وڵاتانی هاوپەیمانی ئەوروپا ناتوانن لە ڕێ نەوتی رووسیا بکرن. تەنیا دوو وڵاتەیە کە ڕاستەوخۆ لە رووسیاوەی کرێت، ئەویش سین و هاوپەیمانەکانی هیندستان و هاوپەیمانەکانی سینن. ئەمە وای کردووە کە رووسیا ئەو چەندێک قەبارەشی لە بەرهەمێنانی نەوتا زۆربێ بەڵام نتوانێت بگاتە بازارەکان. رووسیا و سعودیا هەردووکیان لە بۆ مانگی ئەیلول بڕیار وایە کە 11.1 میلیۆن بەرمیل ڕۆژانە بخەنە بازارەوە، لە کاتێکدا مانگی ڕابردوو لە مانگی حەوتدا 10 میلیۆن بوو، 10,800,000 بەرمیل ڕۆژانە، یاخود ئەبینین کە ژمارەیەک بەلای کەمین 200 بۆ 300,000 بەرمیل لەسەر ئاستی سعودیە و رووسیا زیادی کردووە، بەڵام ئەمە هێشتا خواستی بازاری پڕ نەکردوێتەوە و کێشەیەکی دیکەش هەیە. ئەویش لە ڕابردوو لە کۆنگرێس لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو بڕیارەوەیدا کە چەک بفرۆشرێ بە سعودی و ئیمارات، هەڵبەتە لەوانەیە ئەمە لە بەرامبەر زیادکردنی نەوت بێ بۆ بازار، بەڵام ئەوی دەبینین نییە هەتا ئێستا. ئەمە هەمووە ناچێتەوە چوارچێوەی کە پابندن بە ڕێکەوتنەکە. پێم ڕێکەوتنە هەڵەوەشێنەوە کە 2020ەوە یاخود بڵین کۆتایی بە ڕێکەوتنەکە بێنی تر ئازاد بن لەوەی کە خۆیان ڕێژەی بەرهەمهێنان زیادکەن یاخود کەمیکەنەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری دەرەوەی سعودیە پەیوەندیکی تەلەفۆنی لەگەڵ وەزیری دەرەوەی ڤەنزوێلا کرد کە یەکێک لە تەوەرە سەرەکیەکانیش زیادکردنی نەوت بوو. لەبەرەوەی ڤەنزوێلا ئێستا هەندێک لە ئابووریەکانی لەلایەن ئەمریکاوە لێ هەڵگیراوە. بۆ ڕێکەوتنی نێوان ئۆپێک پلاسە تا ئێستا هیچ ڕێژەیەکی زەمەنی نییە بڵین لەو کاتەیە کۆتایی دێت، بەڵام هەردوو لە هەمنیش رووسیا و سعودیەش پابندی خۆیان پیابەندی تەواوی خۆیان دووپات کردوێتەوە بۆ ڕێکەوتنە، چکە لە ئەگەری نەبوونی ڕێکەوتنێکی لەو شێوەیە ئەگەڕێنەوە بۆ 2020 کە بینیمان ڕێژەی نرخینەوت بێ شێوەیەکی یەکجار زۆر دابەزیت لە کاتێکدا لە هەردوو وڵات ئەمیش رووسیا و سعودیەوەکو دوو گەورەترین بەرهەمێنەرەکانی ناو ئۆپێک پلاس ئەوە لە قازانجی ئەوان نییە، بۆیە لە ئێستادا پێشبینیەوە ناکرێت بۆ ماوەیەکی نزیکیش بێت لە ڕێکەوتنەکە پاشگەز ببنەوە. باشە، ئەگەر پێشبینی بکرێت عێراق هەڵبەت وەکو دووەم هەناردەکاری ئۆپێک پلاسە باشە، ئەگەر ڕێکەوتنەکە کۆتایی پێبێت عێراق توانێت تەسەورەکرێ عێراق بتوانێت ئاستی بەرهەمهێنانی زیاد بکات، چونکە زۆر جارە وترێڵێن عێراق ناتوانێت، ئەگەر ڕێکەوتنەکەش کۆتایی پێبێت تواناکەیەوە نییە. عێراق وەکو بەڕێستان فەرمووتان دووەم گەورەترین بەرهەمهێنەری ناو ئۆپێکە لە دوای سعودیە.
لە حاڵی حاضردا 4.5 و ئەتوانێت تا 4.6 میلیۆن بەرمیل ڕۆژانە بڕوات بەڵام بۆ زیادکردنی ئەم ڕێژەیە پێویستی بە چەند ملیار دلارێک وەبەرهێنانەیە بە تایبەتی لە کێڕگەکانی قوڕنەی وێست کوورنە یاخود کوورنەی ڕۆژئاوا و لەگەڵ ئەرتاوی کە دراوە بە کۆمپانیای تۆتالی فەڕەنسی کاری تێدا بکات ئەمە بە چەندین ملیار دلار وەبەرهێنان لەو کێڵگانە ئەتوانرێت و کارتی نەوتیش یەکێکە لەو کارتە هەستیارانەی کە وەبەرهێنانی ئەمڕۆ تا چەند مانگێکی دەوێتە تاوەکو بەرهەمی هەبێت بۆیە لە حاڵی حاضردا عێراق ڕەنگە بتوانێت 100,000 بۆ 200,000 زیاد بکات بە کوردستانیشەوە بۆیە هیچ ئەمەلێکی وانیە کە عێراق بتوانێت بگەینێتە نزیکی 5 میلیۆن ڕۆژانە ناتوانێت کەواتە ئێمەش چاوەڕێی دەرەنجامەکانی کۆبوونەوەکەی ئۆپێک پلاس دەکەین بەڕێز کۆژین ئەحمەد شارەزای و زۆر سپاس کە لەگەڵمان بووی خوشحاڵ بووم زۆر سپاس.